پشتێنش لە عارەکەڵی شاری سلێمانی بوو ئەم پشتێنە لە بازیان بوو ئەم پشتێنە بەناوی خی گەورە و میهرەبان من مستەفا مەولود دانیشتوی شاری سۆرانم ماوەی چەندین ساڵا یاریزانی هونەری جەنجیم بە تایبەت لە ستایلی کیک بۆکسینگە لەم ماوەیە ئەلحەمدولیلا توانیمە سەرکەوتنی زۆر باش بەدەست بێنم توانیمە ببم بە خاوەنی 5 پشتێنی نێودەوڵەتی و مەدالیای دووەمی سەر ئاستی هەموو عێراقم بەدەستێناوە پاڵەوانێتیەکان ئەلحەمدولیلا لە ئاستی نێودەوڵەتیا بوون و لەسەر ئاستی ئێران و عێراق و سووریا و تەنانەت وڵاتانی تریشا بەشداریان کردبوو ئەلحەمدولیلا لە دوایین پاڵەوانێتیا لە چاردەی 2025 لە شاری سلێمانی لە ڕێکخراوی ئارێفێڵا بەشداریم کرد توانیم سەرکەوتن بەدەست بێنم و ببم بە خاوەنی پشتێنی پاڵەوانتێکە الحەمدولیلا لە سەر ئاستی عێراقا توانیمان دووەمی سەر ئاستی عێراق بێنین مەدالیای دووەممان پێبەخشرا بەڵام دەکرا باشتری بین و مەدالیای یەکەمی عێراقا بەدەست بێنین بەڵام چەند هۆکاری خۆمان هەبوو یەک لەو هۆکارانە توانایی پاڵپشتی ئێمە لەو ئاستەیە بوو بۆ نمونە خۆم وەکو گەنجێکی شاری سۆران بەتەنها چوون بەرەو ئەم پاڵەوانێتیە و بەبێ هیچ پاڵپشتیەک ئەم مەدالێکە بەدەستم هێنا لەسەر ئاستی هەموو عێراق بوو دووەمی سەر ئاستی عێراقم بەدەستێنا دەکرا ئەنجامی باشترمان بەدەستێنا بوو یەک لەو ڕێگرانە و لەو هۆکارانەی کە نەمانتوانی یەکەمی سەر ئاستی عێراق بەدەست بێنین ئەوە بوو کە هیچ وەفدێکی حکوومەتمان لەگەردا نەبوو هیچ حەکەمێک و هیچ کەسێکی وامان لەگەردا نەبوو کە لە قەوم و لە زمان و لە وڵاتی خۆمان نابێ هەمووی ئیتحادی عێراقیا بوو و لەم پاڵەوانەتیانەش زۆر جار وایە هەیە قەومیەت بە تایبەت لە نێوان کورد و عەرەب بەسەرێدا زاڵە بێت لە نێوخۆی عێراقیشا جیاوازی دەکرێت لە نێو یاریزانەکانە بۆ نمونە لە ئیتحادی عێراقیە کە من بەشدارین تیادا کرد وەکو گەنجێکی شاری سۆران بە تەنها بەشداریم تێدا کرد و بەبێ هیچ وەفدێکی حکوومەت و بەبێ هیچ یاریدەدەرێکی خۆم و حەکەمێک کە لەگەڵماندا بێت و لە زمانی و لە قەومی خۆمان نابێت بەڵێ لەوێن دەریش زۆر جیاوازی دەکرا و ئەگەر بێت و هەر لایەنی بەرپرس یا خۆت هەر لایەنێکە بتوانێت لایەنی حکومی بتوانێت پاڵپشتیمان بێت و پشتگیری ئێمە بکات دەتوانێت ئەنجامی زۆر باشتر بەدەست بێنین لە نێو خۆی عێراق و بە تایبەتی لە دەرەوەی عێراقیشا شاری سۆران پاڵەوانی زۆر باش و زۆر مەزنی تێدایە بەڵام بەداخەوە بە پێی پێویست و یا خۆت هاوکاری ناکرێن و پشتگیری ناکرێن بتوانن ئەو توانایی کە هەیەە بەگەڕی بخەن و لە نێو گۆڕەپانەکانی هونەری جەنجیە بتوانن ئاڵای کوردستان و بە ناوی شاری سۆران و شاری خۆیانەوە بەشداری بکەن و سەرکەوتنی باش بەدەست بێنن